خەبارەی گەندەڵی و جیاواز لەو بابەتەش جێبەجێنەکردنی یاسای بودجێی عێراق پەیوەست بە مادەی 11 کە تایبەتە بە هەرێمی کوردستانەوە لەگەڵ میوانەکەم جەمەل محەممەد شکر ئەنجامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی کە بەشوی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت گفتوگۆی ئەم بابەتانە دەکەین. کاک جەمال لەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. دەستپێک دەمەوێت سەرنج و تێبینی ئێوە بزانم سەبارەت بە جێبەجێنەکردنی یاسای بودجە پەیوەست بە هەرێمی کوردستانەوە، ینی بۆشی تا ئێستا ئەو مادانی کە تایبەتن بە هەرێمی کوردستانەوە جێبەجێ نەکراون. کاتتان باش، کاتی بینەران باش. دیارە لە کاتی ئەوەی کە پرۆژە یاسای بودجە موافقەی لەسەرکرا لە پەرلەمانەوە دەنجی لەسەر درا چۆتە لای حکوومەت و ئەوە کۆمەڵێک بابەتە دیارە ئەو خاڵانەی کە هەیە پەیوەستە بە حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتحادیەوە و چەند خاڵێک دیاری کراوە کە داهاتە نەوتی و نانەوتیەکان ئەمە لە یاساکەدا هەیە و لە هەندێک خاڵا دیوانی چاودێری هەردوو لە ئەبێ دانیشن بەیەکەوە و ئەو خاڵانەی کە ئیتفاق کراوە لەسەری ئەبێت جێبەجێکرێت کە جێبەجێ ناکرێت دیارە خەلەلێک هەیە. ئەبینین دیارە پێشتر مەبلەغێک پارە بۆ کوردستان هاتووە، ئەوە وەکو سلفەیەک هاتووە، بەڵام ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستانیش بەداداچوون بکاوە ئەو لیژنانەی کە دانراوە ئەکتیڤ بکرێتەوە کاری لەسەر بکرێت. ئەتوانم بڵێم ئێستا پرۆژە یاسای بودجە لە هەموو عێراقا تا ئێستا بۆ پرۆژەکانیش بۆ شارەکانی تریش تا ئێستا جێبەجێ نەکراوە، بەڵام ئەوەی حکوومەتی هەرێم وەکو سلفە مەبلەغێک وەرگیراوە پەیوەندی هەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادیەوە کە دیارە وەزارەتی دارایی هەردوولا و دیوانی چاودێری هەردوولا ئەو بڕیارانی کە دانراوە باسم کرد ئەبێ جێبەجێ بکرێ. ئەو بجێ دیارە بە تەواوی ڕوون کراوەتەوە. لەم ڕۆژانە دیارە ئەبێ وەفتەکان چوونەوە یەکتریان بینیەوە ئەبێ جێبەجێ بکرێ، ینی بڕیارەکە دەرچووە یاساکە دەرچووە، بەڵام هەردوولاش ئەبێ پابند بن پێوەی و ئەگەر هەر شتێک جێبەجێک نەکرێت پەیوەندی بەوە هەیە کە لایەک پابند نابێت بە بڕیارەکەەوە. ئەو یاسایە خودۆ بڕیارانی کە لە پەرلەمانەوە دەردەچن لەلایەن حکوومەتی عێراقی چ حکوومەتی هەرێم بە یاخود حکوومەتی عێراقیەوە جێبەجێ دەکرێن، ینی بۆ جێبەجێ نەکردنی ئەم یاسایە لە پەرلەمانەوە هیچ بۆی کە گەشت بکەێت کە بۆچی بەندەکانی ئەم یاسایە جێبەجێ نەکراوە یاخود پەرلەمانیش نایە بە یاساکە جێبەجێ ببێ؟ لە سەرەتاوە لە بودجەیە لە هەموو لە زۆربەی بڕگەکانی بودجەیە دیارە لە ناو کوتلە سیاسیەکانە هەندێک بۆ چوون هەبووە خلاف هەبوو لەوەیە بە تایبەتی ئەوەی هەرێمی کوردستان لە دواترا کە دەنجی لەسەردرا ڕاستە خلافە بووە، بەڵام من ئەوەی ئەیبینم ئێستا پەرلەمان دەنجی لەسەری داوە، یعنی ئەوەی لەسەر پەرلەمانە قانونەکەی دەرکردووە و دەنجی لەسەر دراوە ئێستا تۆپەکە لە ساحەی حکوومەتی ئیتحادی و حکوومەتی هەرێمی کوردستاندایە. یعنی ئەوە نییە بتوانێت پەرلەمان تا ئێستا داوا لە ئێمە نەکراوە، نەوەفتەکانی هەرێم و نە حکوومەتی ئیتحادی بگەڕێتەوە پەرلەمان بۆی جێبەجێ بکرێ. و ئەوەی من بزانم تا ئێستا پارێزگاکانی تری عێراقیش تا ئێستا کێشە هەیە لە سەرفکردنی ئەو بڕگانەی پەیوەندی بە پرۆژەکانەوە هەیە، ئەو بڕگانەی پەیوەندی بە ڕێعای ئیجتیماعی و شتەکان، یعنی بەگشتی وەزارەتەکانی عێراقیش تا ئێستا ئیطلاقی میزانی بە تەواوی نەکراوە. ئەوە زیاتر پەیوەندی بەوە هەیە بە حکوومەتی عێراقیەوە هەیە، بە حکوومەتی ئیتحادیەوە هەیە تا چەندێ زووتر جێبەجێ کە ڕاستە کاتێکی زۆر ڕێوە ئێستا ئێمە لە مانگی حەوتین نەتوانم بڵێ نیوەی ساڵەکە ڕەت بووینە، یعنی ئەوایە بکرایەتە بواری جێبەجێکردنەوە. و ئەگەر کێشەیەک شەبێ لە نێوان جێبەجێنەکردنی ئەو یاسای لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادیدا ئێمە ئەو کاتە لە پەرلەمانەوە ئەتوانین فشار دروستکەین، بەڵام تا ئێستا ئەوەی من بزانم هیچ داواکاریەک نەکراوە و کێشەکانیش پەیوەندی بەوە هەیە کۆمەڵی حسابات هەیە ئەبێ دیوانی چاودێری هەردوولایە ئەو لیژنانەی کە لەلایەن حکوومەتی هەرێم و لەلایەن حکوومەتی اتحادیەوە دانراوە ئەبێ کارەکانیان تەواو بکەن. من بەڕاستی ئێمە وەکو پەرلەمان ئاگادار نین چەندێ ئەو کارانە تەواو کراوە، بەڵام من نایبینم کێشەیەک ئیستا هەبێ لە نێوان بۆ جێبەجێکردنی ئەو یاسایی کە پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر ئەو خاڵانەی کە باسم کرد جێبەجێ بکرێ. کەواتە دەکرێت بڵێن یاساکە جێبەجێ دەکرێت یاخود ئەمە شاوشێوە یاساکانی دیکە
سەرڕای بڵاوکردنەوەشیان لە ڕۆژنامەی وەقایە بەڵام بە جێبەجێ نەکراوی دەمێننەوە پەیوەست بە هەرێمی کوردستانەوە. وەکو باسم کرد پەیوەستە بە حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێمە زانین کاتێکە باشە بەڵام نیەتێک هەیە بۆ یەکە یاساکە جێبەجێ بکرێت جەمال نزمتر بوو لە ئیستەیە بەڵێ بە تاکی دەبێت جێبەجێ بکرێ بەڵام ئەگەر لایەک لەبەرەوەی نەوت بەرز بووتەوە یان لەبەرەوەی گۆڕانکاری بووە کەمتر خەمبێ ئەوە پەیوەندی بەو لایەنەوە هەیە نەک پەیوەندی بە پەرلەمانی عێراق پەرلەمان لە ئەگەری جێبەجێنەکردنی یاساکەدا پەرلەمانی عێراقی ئەگەر خەلەلێک هەبێ لە ئەگەری جێبەجێنەکردنی یاساکەدا پەرلەمان دەتوانن چی بکەن باسم کرد ئێمە ئەگەر لە ئەگەری جێبەجێنەکردنی ئەبێ ئێمە چاودێری ئەوە بکەین بزانین خەلەلەکە لەکوێ ئایا خەلەلەکە لەلایەن حکوومەتی اتحادیەوە یان لەلایەن حکوومەتی هەرێمەوەیە ئەو کاتە ئێمە ئەتوانین فشار دروستکەین و ڕوونکردنەوە بدەینیان ئەگەر لە حکوومەتی اتحادی بێ ئەتوانین ئێمە فشار دروست بکەین وەکو فراکسیۆنە کوردیەکانی وەکو فراکسیۆنە هاوپەیمانەکانی خۆمان بۆی بتوانین جێبەجێ بکرێەوە ئەگەر لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بێ و کاتە بە تاکی دەبێ ئاگادار بکرێنەوە لەسەر ئەو خاڵانەی کە دەنگمان لەسەریداوە ئەبێ ئەوانش پابەند بن بەو پرۆژە یاسایی کە لە پەرلەمانی عێراقەوە دەرچووە. باشە بابەتێکی تر پەیوەندیدار بە پەرلەمانی عێراقەوە بڕیاری جا لەسەرەوەی کە هەڵبژاردن لە دەی مانگی ئەم ساڵ بەڕێوە بچێ و بە هەڵبژاردننی پێشوەختەش ناوبرا و ئامادەکاریەکان وەگەیستا باسی لەوە دەکرێت کۆمیسیۆن ڕایگەیاندووە تاوی ئامادەکاریەکان جێبەجێ کراون هەڵبژاردنەکان لە کاتی و وادەی دیاریکراوی خۆیدا دەکرێت و لە پەرلەمان چی ماوە بکرێ بۆ بابەتە. ئەوەی پەیوەست بوو بە هەڵبژاردننی پێشوەختەوە لە پەرلەمان ئێمە دەنگمان لەسەریداوە وەکو محکمەی اتحادی وەکو یاسای هەڵبژاردنەکان ئەمانە هەمووی لە پەرلەمان تەواو کراوە ئێمە پەلەشمان کردو بۆی لە کاتی خۆیان یا لە کاتی ئەوەی کە دراوە کە لە مانگی دەیە بکرێت ئێمە ئەو شتانەی کە پەیوەست بووە بە پەرلەمانی عێراقەوە هەموو شتێک تەواو کراوە لە ڕابردوو شعبایە کە لە یەکی شەشی ئەم ساڵا بکرایە بەڵام نەکرا ئێستا ئەتوانم بڵێم هەم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان هەم پەرلەمانی عێراقی ئێمە هیچ کێشەیەک نییە لەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێ هەڵبژاردننی پێشوەختە ڕاستە مەسەڵەن هەندێک لایەنی هەیە ئایا ئەتوانی بکرێ یا ناتوانانی بکرێ هەڵبژاردننی پێشوەختە بۆ ئەکرێ کە گۆڕانکاریە بێ کە چاکسازیە بکرێ لە حکوومەتی عێراقدا کۆمەڵی کێشەی زۆر لە حکوومەتی عێراقدا تا ئێستا کەڵەکە بووە ئەو کێشانەی کە هەیە هیچی چارەسەر نەکراوە ئایا هەڵبژاردننی پێشوەختە ئەتوانێت ئەو کێشانە وەکو کێشەی ئەمنی کێشەی تەندروستی کێشەی خزمەتگوزاریە کێشەی گەندەڵیە کێشەی دارایی هاوڵاتیانی عێراق ئایا ئەتوانێت ئەم حکوومەتەی داهاتوو یا ئەم هەڵبژاردنە پێشوەختەی هەیە کە حکوومەتێکی وا دروست بکە بتوانێت ئەو کێشانە چارەسەر بکات دیارە ئەمەش بەتاکید کوت لە سیاسەکان لی بەرپرسیانن و ئەوەی من بزانم تا ئێستا هیچ ڕێگری نییە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە بەڵام ئەوە سێتە سەر ئەوەی جددیاتی کوت لە سیاسەکان ئایا ئەتوانن ئەو هەڵبژاردنە پێشوەختەیە بکەن یان یان ئەو هەڵبژاردنە پێشوەختەی کە ئەکرێ گۆڕانکاری ئەکا لە ژیانی خەڵکی عێراقیە ئەو کێشانەی کە باسمان کرد چارەسەرەکرێ ئەوە بەتاکید ئەوە حکوومەت لێی بەرپرسیارە وەکوت لە سیاسەکان لێی بەرپرسیارن بۆ ئەو هەڵبژاردنە بەڵام هیچ ڕێگرێک نەماوەی بۆی کاڵبژاردنەکە بکرێ ئێمە ڕۆژانە ئەبینین کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش ئامادەکاری تەواوی هەیە بۆ هەڵبژاردننی پێشوەختە کە لە کاتی خۆیان هەڵبژاردنەکە بکرێت. هەلومەرجی سیاسی ئێستای عێراق جگەلەوەش هەلومەرجە ئەمنیەکانی ئێستای عێراق چیمان پێدەڵێن پەیوەست بە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەوە کە نزیکی 2 مانگ 3 مانگی ماوە لە وادەی دیاریکراوی خۆی نزیک دەبینەوە هەلومەرجەکە ئێستا گونجاوە بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێ چونکە عێراق یەکێکە لە وڵاتانی بەردەوام لە گۆڕانکاریدایە. هەڵبژاردننی پێشوەختە دیارە ئەو خۆپشاندانانەی کە لە جادەی عێراقیا بوو ئەوە هەڵبژاردننی پێشوەختەی هێنایە پێشەوە بۆچی لەبەرەوەی کە باسی ئەوە کرا کە لە هەڵبژاردننی 2010 تەزویر کراوە و ئەو حکومەتانەی کە هاتوونە نەیانتوانی ئەو کێشانەی کە لە ڕابردووە باسمان کرد چارەسەری بکە کێشەی گەندەڵیە کێشەی خزمەتگوزاریە کێشەی ئەمنی بە بەتایبەتی کێشەی ئەمنی لە عێراقدا کێشەی تەندروستی ئێستا کە
هاتۆتە سەری ئەوەی ئەیبینی عێراق ئێستا ئەگەر نازانم چۆن وەسفی عێراق بکەم. عێراق حکومەتی عێراقی بەڕاستی حکومەتێکی لەرزۆکە و تا ئێستا حکومەتێکە نەیتوانیوە لەسەر پێی خۆی بوەستێەوە نەیتوانێت هیچ کێشەیەک لەو کێشانەی کە لە عێراقدا هەیە چارەسەری بکە. بۆیە ئەوەی ئەیبینین پێشببینی ئەوە ناکرێت کە هەڵبژاردننی پێشوەختەش بتوانێت چارەسەرێ بێ بۆ ئەو کێشانەی کە هەیەەوە بە تایبەتی ئێستا وەزعی عێراق وەزعی عێراق وەکو باسم کرد خۆی حکومەتێکی لەرزۆکە و فشارە ئەقلیمیەکان هەیە و دەستێکی زۆر لە عێراقدایە. ئەتوانم بڵێم عێراق تا ئێستا خاوەن سیادەیەکی خۆی نییە، یعنی بڕیاری تا ڕادەیەک لە دەستی خۆیانە، یعنی ئەمانە هەمووی کێشەیە لە عێراقایە و هەموو کەسێک و هەموو لایەنە سیاسەکان و کەسایەتی سیاسەکان هەست بەو کێشانە ئەکەن کە لە عێراقایە. ئەتوانم بڵێم ئێستا وەزعی عێراق ئەکڵێک لە هەموو بوارەکانە ئەو کێشانە نەک حکومەت نەیتوانیەوە چارەسەری بکایە کەمی بکاتەوە، بەعکسەوە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە دیاردەی گەندەڵی لە عێراق ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە. ئەبینین وەزعی ئەمنی عێراقی خراپە، وەزعی خزمەتگوزاری خراپە، وەزعی تەندروستی خراپە، یعنی ئەمانە هەمووی ئەگەر بتەوێت تۆ هەڵبژاردنێک بکەی بۆ گۆڕانکاری بێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکەی و بتانی کە ئەم کێشانەی کە هەبووە کە حکومەتەکانی ڕابردوو هەیان بۆ و ئەوانەی داهاتوو ڕۆژ بە ڕۆژەم کێشانە زیاتر کەڵەکە بێ لە سەریان. ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە کێشەی گەندەڵی و کێشەی کەمی خزمەتگوزاری و بەڕاستی ئەستەما کاتە دەکرێت بڵێن هەڵبژاردننی پێشوەختە کێشەی گەندەڵی، چونکە ینی هەمووان باسەوە دەکەن کە عێراق بەدەست گەندەڵی و بەدەست گرفتەکانی گەندەڵیەوە دەناڵێنێت کە بۆتە هۆی ئەوەی کە چ لە کەرتی تەندروستی پەروەردە لە کەرتی خزمەتگوزاریەکان هاوڵاتیانی عێراقی لێ بێبەش بن و بە پێی پێویست ئەم خزمەتگوزاریانیان بەدەست نەگات. هەڵبژاردننی پێشوەختان کێشانە چارەسەر دەکات؟ بەتاکید ئەوەی من بۆ یەچم چارەسەری ناکە لەوەیە بتوانن هەڵبژاردنەکە بکەن. هەڵبژاردنەکە ئەکرێت، یعنی ئەتوانێت حکومەتی عێراقی هەڵبژاردنەکە بکە، بەڵام ئایا ئەو هەڵبژاردنەی کە ئەکرێت لە تمۆحی خەڵکی عێراق ئەتوانێت ئەو کێشانەی کە باسمان کرد چارەسەری بکە؟ بەتاکید ناتوانێت. ینی هەموو ئەو چاودێران سیاسیانەیە ئەو خەبیرانەی کە ئێستا چاودێری وەزعی ڕەوشی عێراقەکەن تەسەوری ئەوان 10% گۆڕانکارێ بێ، با 20% گۆڕانکارێ بێ، بەڵام ئەوە گۆڕانکاری ئەوە نییە کە بتوانێت بەسەر ئەو هەموو کێشانەی کە هەیە بتوانێت چارەسەری بکە. بەتاکید لە حکومەتی داهاتووشایە لەم هەڵبژاردنەی کە ئەکرێ جیاوازیەکی ئەو تۆی نابێت لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردووە کە کراوە. بۆیە من وای ئەبینم کە هەڵبژاردننی پێشوەختە چارەسەرێک نابێت بۆی کێشەکانی عێراق چارەسەرکە ئەگەر بەرەو خراپتریشی نەبا. بەڵام ئەتوانێت حکومەتی عێراقی ئەتوانێت وە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش ئامادەیە هەڵبژاردنە بکە، بەڵام ئایا ئەو هەڵبژاردنە ئەنجامەکەی چۆنە بێ؟ ئەوە بەتاکیدەوە ئەو بۆچوونەیە کە ئێمە باسمان کرد ناتوانێت ئەو کێشانەی کە هەیە چارەسەر بکرێت. لەبەرەوەی حکومەتی عێراقی نەیتوانیوە تا ئێستا حکومەتەکانی ڕابردوش لە دوای 2023 بە پێچەوانەوە ڕۆژ ساڵ بە ساڵ ئەو کێشانە زیادی کردەوە، بە تایبەتی کێشەی گەندەڵی. سپاس بۆ